دەی کارەکەت فەرموو. ئەها کارەکەم گوتم ئەو خانوێ لە ناوی مرتاحی؟ ئەرێ وەڵا باشە بۆ من. یعنی هیچ کەم کوڕێکی نییە؟ نا وەڵا بۆ من بەسە لەخوا بەزیێ. گەڕەکەشی بێدەنگە. ئەرێ وەڵا زۆر. گوتم ئەگەر پارەی ئاو و کارەبا و حتا کارەبای مۆلیدەش هات برێ عادی مانگ ڕەزایە. کاک ڕەزا ئەتوو هەفتەکەی دیکەش ئەرزاقت هێنات ئەو هەموو کارە باشە لە پای چییە؟ بزانێ پێ ناخۆشە؟ نا خوا خێرت بنووسی. لە بۆ تو هیچ شتێک بە فێڕۆ ناچێ. کاک ڕەزا ئەو هەموو یارمەتیدانەی تو نازانم لە پای چییە. دیسان باسی کردەوە باشە یارمەتی دەدەم ئەگە دەرێ کاکە یارمەتی ناتە. پرسیارێکە لە مێشکم دروست بووە. یعنی پرسیارەکە چییە؟ ئەوەی کە بۆچی ئەوەندە یارمەتی من دەدەی؟ لەبەرەوەی کەسە شڕێک و پێچی و شاینە هێوەنی ئەدی هەموو کەسێک یارمەتی ئەو کەسانە دەداتن کە دەتوانی یارمەتیان بدە، یارمەتی کە سوکاری دەدا، یارمەتی کەسی عەزیز دەدا. ئەی وایە وتم کە خوا خێرت بنووسێ. ئەرێ وەڵڵا سوپاست دەکەم. یعنی هیچ کەم و کوڕیەکت نییە؟ نەخێر. ئەو ڕۆژەش لێرە قسەمان دەکرد بەڕاستی هەستم کرد لێم نیگەران بووی. ئەم دڵم زۆر پاکە. ئەم تەنها دەمەوێت یارمەتی بدەم. بۆ خودایی هیچ شتێک لە بێشی مندا نییە برێم کەسێکی خراپ. سپاس مەمنوون. سەلامەت بی یا ڕەبی. بەبیرم هاتەوە لێرەوەش بە تەکسی هات سۆیمەکە لۆ پارەی دەدێت تەکسی ئەمە سبێنام بخۆم دێمە. نا پێویست ناکە وا مرتاحم بڕۆم. نا سەلامەت بی. هێشتا قسەمان مایە. گوتم ئەو ڕۆژێ لەسەر و مێزەی دانیشتە بووین وابزانم هەندێک نیگەران بووی. بیرت لێ کردەوە هیچ لێ تێگەیشتی؟ بەڵێ تێگەیشتم. قسەکان کوو بوو؟ وەڵڵا زۆر ناخۆش بوو. ئەتۆ هەست دەکەم چاکەی خۆتت ناوێ. با چاکەی خۆم دەوێ بەڵام لەو قسانە نا کاک ڕەزا. باشە قسەکان چ عەیبی؟ کاک ڕەزا من مێردم هەیە ئەو قسانە بۆ من نابێ. ئەلۆ دایکە باشی؟ سپاس کوڕەکەم. دایکە دەمەوێت بتبینم. باشە کوڕم شەوەرە ماڵەوە دەتبینم. دایکە پێم بڵێ تۆ لە چێژ دەکەی؟ لە مەتعەمم بۆ؟ دایکە چێ کرێخانەی لە بۆ دەدا؟ خۆم. بۆ تۆمانچە چەند وەردەگری؟ چییە کوڕم لە کڵنیۆم لەگەڵ دەکەی؟ نا حەدم نییە بەزە تو ئافرەتی پێویستی ئاگات لە خۆت بی. ئاگام لە خۆمە. دایکە گیان ئەگەر وریانەبی شەیتان زەفەرت پێ دەبا. ئەو قسانە چێ دەیکەی؟ دێمە بەتعام قسە لەگەڵ دەکەم. مەیە کوڕم ئێرە شوێنی ئیشکردنمە. بینە ئەمە قسەی لەگەڵ دەکەم. تۆ بێدەنگ بە. ئەوە چی قسە لەگەڵ دەکا؟ کەس کوڕم هۆشنگ زارە زۆر مەشغوڵم. دوای تەلەفۆن بۆ دەکەمەوە. چ بوو کوڕەکەت بوو؟ خەری کەشێت بم نازانم چی بکەم. دەتوانی چ بکەی بەڵام خۆت ناتەوێ. یعنی چۆن کاک ڕەزا؟ ئەو ڕۆژەش بۆ باس کردی ئەگەر دەتەوێت ژیانی خۆت بگۆڕی من هەموو شتێکت لە بۆ دەکەم. کاک ڕەزا عەیبە شەرمە من خاوەن مێردم هێشتیان جا نەبوومەتەوە. ڕەحمەت لە بابەت خۆی ئێستا نارێم دەرێم وەچی جیابیەوە پارەی محامیەکەش دەدەم و هەرچی پێویست بوو لە مەحکەمەی دەیدەین و هەموو ئەمن دەیدەم. تێگەیشتی؟ ئەی بە کاک ڕەزا تۆ دوو ژنت هەیە بەتەما یەکی کەشی؟ هیلۆ شەرمە کاک ڕەزا سنوور مەبەزێنە. باشە ببوورە شیرن. مەڵێ شیرن بڵێ شیرن خان من خاوەن مێردم. باشە کاکە شیرن خان گوتت چ؟ گوتت چ؟ گوتم خاوەن مێردم. خاوەن مێردی ماشەڵڵا لەو مێردت مێردەکەت 24 سەعات لە کۆڵانەکان کەوتووە بە سەرخۆشی. مێرد چ مێرد؟ مێردی موحتاج پێح لەو مێردەی. کاک ڕەزا ئاگان لە بەردەمت بێ بزانە چی دەڵێی. باشە
هەتلووندا لە سەری دەکەیەوە لۆ دیارە هەتا ئێستا خۆشت دەوێ تۆ حەق لە ژیانی ئێمە نەبێ ئەمن دەمە یارمەتیت بدەم سەلامت بی یارمەتی تۆم ناوێ وەی لە هات بە من بڵێ یارمەتی تۆم ناوێ بەڵێ ئەو خانوێ لە ناوی بەناوت دەکەم ئاڵتونیش چت بوێ لۆت دەکەم پێویستم بە هیچ شتێکی تۆ نییە تەنکە سەبرکە خەریکە شاگردەکان گویان لێ دەبی بە هەمویان گوێیان لێ بێ بێتەک بە بێتەک بە بە هەموو گوێیان لێ بێ بزانن تۆ قوربەتی چی خۆت بگرە بزانە لەگەڵ چه قسە دەکەی ئای بەڕاستی سپڵەی وامزانی کەسێکی شایانی ئەو کارە باشانەی منی بەڵام حەیف ئیشم بە توودا لێرە مانگەکە لێرەی بەڕاستی هەموو شتێکم لۆ کردی یارمەتیم دای خانیم دایێ ئازوقەم لە بۆ هینای بەس حەیف حەیف تۆ ئیشت دا بە من بەڵێ. تۆ ئیشت دا بە من ئەی چۆن من خۆم سیبم تەقدیم کرد تۆ وەرت گرتم بەس تەنکە سەبرکە تەنکە سەبرکە دەی خەریکی ئیشی خۆتان بن بێتەنگ بە زۆر عیبە بۆ تۆ بێکەسی من استقلال دەکەی مەعاناتی ژیان وای لێ کردم تووشی پیاوێکی وەکو تۆ بم شتەکانم خەتەکەمە و دەڕۆم شیرن شیرن تەماشا ئێرە مەکەن خەریکی ئیشی خۆتان بن